گەڕانەوەی نەوشیروان مستەفا ڕێکخەری گشتی بزوتنەوەی گۆڕان ئاستی پەیوەندیەکانی یەکێتی و گۆڕانی بردە قۆناغێکی ترەوە کە پێدەچێت ئەو قۆناغە پێش گەڕانەوەی نەوشیروان مستەفا ئامادەکاری بۆ کرابێت و ڕێوشوێنەکانی تەواو بووبن. پەیوەندیەکانی نێوان سەرکردەکانی یەکێتی و گۆڕان پەیوەندیەکی نوێ نییە و بەڵکو دەگەڕێتەوە بۆ سەردەمی شاخ کە پێکەوە لە ژێر ناوی یەکێتی نیشتیمانی کوردستاندا خەباتیان دەکرد. لە دوای جیابوونەوەی بەشێک لەو سەرکردانە و دامەزراندنی بزوتنەوەی گۆڕان لە ساڵی 2009دا پەیوەندیەکان هەر بەردەوام بوون، تەنانەت لە کاتی گرژی و ئاڵۆزیەکانی نێوان هەردوو لاشدا. لەگەڵ ئەوەی نەوشیروان مستەفا بۆ ماوەی نزیکەی 7 مانگ هەرێمی کوردستانی بەجێهێشت، بەشێک لە سەرکردەکانی یەکێتی سەردانی ناوبراویان کرد لە شاری لەندەن و لە کاتی گەڕانەوەشیدا ژمارەیەکی زیاتر لە سەرکردەکانی یەکێتی سەردانیان کرد. بەپێی ڕای بەشێک لە چاودێرانی سیاسی لە دوای 12 ئۆکتۆبەری ساڵی ڕابردووەوە یەکێتی هەڵوێستێکی ڕوونی نەبووە لەسەر ڕێگری لە سەرۆکی پەرلەمان و دەرکردنی وەزیرەکانی گۆڕان، بەڵکو ویستویەتی پەیوەندیەکانی لەگەڵ پارتی و گۆڕان بمێنێتەوە و بەلای یەکێکیاندا نەیشکێنێتەوە. بەشێک لە چاودێران ئاماژە بەوەش دەکەن یەکێتی نەیتوانیوە ڕۆڵێکی نیوانگیر بگێڕێت و پەیوەندیەکانی پارتی و گۆڕان ئاسایی بکاتەوە و یەکلای نەکردنەوەی هەڵوێستی خۆشی دۆخی سیاسی هەرێمی بەم چەقبەستووەی ئێستا گەیاندووە. بۆیە لە ژێرفشاری شەقام و لایەنگرانیدا لە هەوڵی ئەوەدایە کە هەڵوێستی خۆی تەواو یەکلایی بکاتەوە. بەپێی زانیاریەکانی NRT پێشبینی دەکرێت ڕێکەوتنێک لە نێوان گۆڕان و یەکێتیدا بەم نزیکانە ئیمزا بکرێت کە خۆی دەبینێتەوە لە هاوپەیمانی فراکسیۆنە پەرلەمانیەکانیان لە هەرێم و بەغدا و یەکگرتنی تیمی حکوومەت و هاوپەیمانی ئەندامانیان لە ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم. ئەم لێک نزیکبوونەوەی گۆڕان مشتومڕی زۆری لەسەر هاتووەتە ئاراوە و بەپێی زانیاریەکانیش چەند سەرکردەیەکی یەکێتی نیگەرانن لەم نزیکبوونەوەیە کە بەو شێوەیی ناڕاستەوخۆ دژایەتی نزیکبوونەوە دەکەن لەبەر ئەوەی پیان وایە کە ئەم نزیکبوونەوەی مەترسی دەخاتە سەر پلە و پۆستەکانیان. لە لایەکی تریشەوە نزیکبوونەوەی ئەم دوو لایەنە و یەکخستنی فراکسیۆنە پەرلەمانیەکانیان کاریگەری دەبێت لەسەر پلان و بەرنامەکانی پارتی دیموکراتی کوردستان بۆ دۆخی سیاسی هەرێم. هەر بۆیە پارتیش لە ئێستادا چاودێری ئەو نزیکبوونەوەیە دەکات و تا ئێستا هیچ هەڵوێستێکی خۆی لەسەر نەوتووە. بەپێی ڕای بەشێک لە چاودێرانی سیاسی ڕێکەوتنی نێوان یەکێتی و گۆڕان کاریگەری دەبێت لەسەر دۆخی سیاسی هەرێم و گەر نەتوانن سەرجەم داواکاریەکانیان بهێن نەدی بۆ دۆخی سیاسی هەرێم، ئەوە دەتوانن بەشێکی گرنگی بەدەست بهێنن کە خۆی لە گۆڕینی سیستمی سیاسی هەرێمدا دەبینێتەوە لە سەرۆکایەتیەوە بۆ پەرلەمانی. هەروەها دەبێتە هۆی هاتنە ئارای باڵانسی هێز لە هەرێمی کوردستاندا.